بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن لە بەرنامەی تایبەتی عەفرینەوە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش سڵاوی بەرخودانی سەردەم و عەفرینتان لێبێ لە بەرنامەی ئەم شەوماندا وەکو لە ناوەکەشیدا دیارە دیسان تایبەت دەبێ بە بەرخودانی عەفرین هێرشەکانی ڕژێمی تورک هەروە ڕاوەی ئەو هەڵوێستانەش دەکەین کە لە دوێنێەوە تا ئەمڕۆ بە شێوازێکی بەرفراوان لە وڵاتانی ئەوروپاوە دژ بە هێرشەکانی ڕژێمی تورک دەستیان پێکردەوە بۆ مەبەستەش چەند میوانێکمان لە ڕێگەی تەلەفۆن و سکایپەوە دەبێت. گەلە عەفرینێ گەلە ڕێبەرە بۆ گەلە شەهیدان بمناوێ بابێ شەهید بمناوێ زارۆکەی شەهید نابوینە هەبیتە مهار یوخەبار ئەم بە هەموو هێزین خۆ و گەلێ خۆ و ئەمێ بەرخۆ بدن بتجاری ئەم تەسلیمینێ قبیل ناکەن. ئەمی واک ژێن لەمبەر دژمن بسکەنن و خوێنێ دژمن ئەلەم بەرژینە ئینشاڵڵا قەزیفێ ئەردوغێنێ بقۆرچین بێ و چی کەزەبێ ئەردوغێن کافێ ئەم لەڤەر دەر ناکەون نەبێریشی تەبێ نەب تۆپێ تەبێ نەب تفنگێ تەبێ و نەب دنیا تەبدا بێ خدای نایده مگیو بکشه تکنه مگیو بکشه انشالله مرن هیته انشالله تنابین هیته اردوغان خدا بلی تب داده قرص نه تای بلی چی کذا بیتا کده بس اما نتر بکن چوک مازنی خود تم یکل تا کده انشالله بيجي والدة ولا عنده خير بيجي دووبارە سڵاو. بەڵێ بینەرانی بەڕێز زۆرگێوەش دەزانن هەفتە شەو ڕۆژە شەڕوانانی یەپەگە و یەپەژە و قەسەدە لە بەرخودانێکی زۆر گەورە و سەردەمیانەدان لە دژی هێزە داگیرکەرەکانی ڕژێمی تورک گورزی زۆر قورسیشیان لە چەتەکان و هەروە سەربازانی ئارتەشی تورکداوە. ئەمڕۆژ لە بەرەی جەندریس و بلبلێ شەڕوانان دوو تانکی دیکەیان تەقاندۆتەوە لەو بارەوە ڕاگەندراوێکی هێزەکانی سووریای دیموکراتی هەیە. دەوڵەتی تورک و چەتەکانی ئەلقاعیدە وایان پلان کردبوو کە 2 تا 3 ڕۆژ هەموو عەفرین داگیر بکەن بەڵام بەرخودانی شەڕوانانی یەپەژە و قەسەدە وایان لێکردن کە بکەونە زلکاوێکەوە کە ڕزگاربوونیان ئەستەم بێت وێڕای بەکارهێنانی فڕۆکەی جەنجی هەلیکۆپتەری کوبرا تانک تۆپ و موشک هێزە داگیرکەرەکان نەیانتوانی هیچ ئەنجامێکی ئەوتوو بەدەست بخەن. ناوەندی ڕاگەیاندنی قەسەدە ئەنجامی هەفتەهەمین ڕۆژی شەڕ و بەرخودانی ڕاگەیاند بە پێی ڕاگەیاندنەکە شەڕوانان لە چەندین بەرەی شار بە توندی وەڵامی هێرشەکانی ئەرتەشی تورکیان داوەتەوە. بەرەی شیە ئەرتەشی تورکی داگیرکەر و چەتەکانی هەوڵیاندا کە لە گوندی حەج خەلیل پێشڕەوی بکەن شەڕوانان دەست بەجێ لێیان هات نەدەست و بەلانی کەم 8 سەرباز و چەتە کوژران. بەرەی ڕەجوو هێزەکانی ئەرتەشی تورک بە تۆپ و چەکی قورس پەلاماری گوندی خەلالکیاندا. نیوەی شەویش ئەو هێزانە دەوروبەری ناوەندی ناوچەی ڕەجویان تووباران کرد. بەرەی بلبل یەکینەی گەردەلوولی شەڕوانانی یەپەژە دوێنێ کاتژمێر حوتی سەر لێوارە چالاکیەکی کاریگەری دژ بە و هێزە داگیرکەرە ئەنجامدا کە لە دەوروبەری گوندی شلتاه بەجێکرابوون. لە ئەنجامدا 4 سەربازی ئەرتەشی تورک کوژران و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. کاتژمێر 9 ئێوارە ئەرتەشی تورک و چەتەکانی گوندی چولۆقا خدریان تۆپباران کرد کە بووە بەهۆی ڕۆخاندنی 3 خانووی هاوڵاتیان. کاتژمێر 11 پێشنیوەڕۆی ئەمڕۆ شەڕوانان تانکەکی ئەرتەشی تورکیان کردە ئامانج کە لە سەرگردی گوندی بووکێ لە جموجوڵدا بوو. شەڕوانان موشکێکیان تێگرت و تانکەکە تەقێنرایەوە و سەربازانی تیایداش کوژران. لە هەمان هەرێم شەڕوانان بە موشک هێرشیان کردە سەر هێزە داگیرکەرەکان لە ئەکەمدا بەلانی کەم 5 سەرباز و چەتەیە کوژران. بەرەی شەڕا لە دەوروبەری گوندی قەستەل جەند و کاتژمێریەکی دوای نیوەڕۆی ئەمڕۆ شەڕوانان موشکێکیان ئاراستەی ناوەندی هێزە داگیرکەرەکان کرد. لەبارەی ژمارەی کوژرا و برینداران هیچ زانیاریەک بەدەست نەخرا. ئەرتەشی تورک کە خۆی بەرامبەر بە بەرخودان و چالاکیەکانی شەڕوانان ڕاناگرێت ئەمڕۆ دوای نیوەڕۆ هەردوو گوندی تەلێ و دیگمەداشی تووباران کرد. شەڕوانانیش دەست بەجێ وەڵامی هێرشی داگیرکەرانیان دایەوە. بەرەی جەندرێس شەڕوانان لە دەوروبەری گوندی هەسیرکێ تانکەکی ئەرتەشی تورکیان کردە ئامانج. شەڕوانان بە موشک هێرشیان کردە سەر تانکەکەەوە بە تەواوی تێکیان شکاند.
بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاش بۆ وەرگرتنی دوایین زانیاری لەسەر بارودۆخی ئەفرین و بەرخودانی سەردەم ڕۆژنامەوان ڕۆژ موسا لە ئەفرینەوە بە تەلەفۆن لەگەڵماندایە. ڕۆژ دەم باش. ڕۆژ ئیرۆ چ شتێکی نو هەیە چ ئاگاهیەکی هەیە تو بدەی تەماشاوانی مە. روز حفظانيش بخضان سردان الهرم عفرين جوابك برنج درقداني برنج هي رجال عفرين هذا الشيء الديمقراطيك فرنسا هرم درقدان ذات يرو يفتون الدرام بجوار سات سنوات كانتون عفرين بازار هذا الشيء الديمقراطيك وأساس تذكرية شركة بردوام يعني يدو خيابه وزن بيجين روج وروج ورجال بتانك واسطين هون بسات فرنسا هرم بتشكل هذا الشيء الديمقراطيك وفسريوان هي الهرم خودم تقام زدی سیتان سیاستین و اندیک لکمان لشکری همون کل هرم مجهز دین هذا الشيء دموکراتیک اشکری از جل عقلی دستی هزمان هزم و تقام دن وهي دايت جيش بعد بس إنه عندهم بيرتون كل دين بالشعبية كل كارثة سبيل الجواب وقت كردستان يوري بجارة عفين 25 كيلومتر 10 كيلومتر وهي من شتين أو قصة الكرية ترك بيها هرمي هاتون كشتن يجي تبع بس هذا الشيء دموكراتيك فرنسا این از خود اسمت این مچه رادیو مچه بدله دیگر پیچونی گران به نظر این شد دموکراتیک ترجیح دکتر که تایبت گندن علی کارا بیت زعره این مچه بدله همو از هر گندن ادنام کنه شو من گران دیجور نوبر حد ولیان به هدی هر وان مچه جنبه سجید تو بران سر نوان به مچه جنبه خود هدی هر وان گندن گریدایی و گندن همون کردن سرچینه وکرو جوای کردستان جی دل دل گردایی و یک جگه یکمین مسنترین گندن هرانه یعنی هذا في ريش درن سرعة تقاط من همون قالنا عارفين بوزن زي خيار لكن همون قالنا عارف إنها بقضاء بكولان هذا كيف شوزة قال الجزء شاندر كوباني اللي كنا دريدنا دربز بكانتون عارفين بتدريبات عند قدامنا سردان بين كل هرينا تكتيش حاجة بجانبه همون قال عارفين بدلي كخاش بشتم زيتونة بتلم زيتونة بجولان بمربزان بكولان بسودان الغازي ده كان حضرتي نظام قانوني ده كان ما وقت نظام بدرين حضرتي بشوازية جالة وهرنا ده كان شو جالة عصر الجزء الكوباني وهر داره بهبرة تكشيم عشان نجيش من أصلا بروجيات فدراسيون باطورة سوريا وهرنا تكين ما جالة عفريش ده كنت كورونا ده حضرتي بشوازية نظام خاص جالة وهرنا ده كان اگر هناك جي لسر سيفيلا بسكني هنا قاعد زيادة بدي. راسي يعني وقت ما قابلنا نعطيكم سرخ المشاركة في بربوزهم تدا وقت ما قلتي أنظام حفظة روجين في الدنيا هذا الشيء دموكراتي بشاربان وين أو بتاع تشتري كروج بروج بدن بيجاني تدا خيابي كو أتشتغل الكارير تشتغل شغل شغلان وي هذه بشتنا أمام دوانية كمين كدارنا خاطرنا جامعة تذكر كل هرمي عقلي هذه كل دفعية هرمي جديد سوريا جنبي عقلي هذه جين هذه أولاد سوريا يعني مثلا بطل سوريا يعني دهان بجشتي سوريا جاي أولاد يعني جاي خيابي وقت تذكر كشتنا سبيل هجمار كي جالك مع زمان بطل سد بستين شهيد لهرمي هنا عندما حفظة وجا هروز بدي سد بنشن برينجر سانتاري كانتون هن برينجر هنا بدون بين تكون كبراني كمان قاسين وانا مثل برين نقاط سبيل سد ممكن كان هني الجرامي وان هنا بدن كوسات مزار بنيان بشتي بيجي هاو هاد دوزن بولتش انسان مستعد برامج شتمانية ترك وخيار بين الرجيم عن سبيل جعفين ده بكذا سبيل كذا بدون نوع تشتي وصل هرمي نينا ذات عنده عفريني برسفي وان دان يعني بصدا هزار كذات ميدان داو لسر جادة أبون يعني وانا بدرو خستن ذات راسي يعني جد خيار يعني ماشي عفرين فكرة حضور الإنسان تدرسنا بأسبوعيات بعدين بانكر ناجي بدر كارير شركة ناجي أريج بأسبوعي الحمد لله دنيوي مناط مساج هري ناجي بدر كارير شركة برای نفروش وروش هرنا بنشینه. بله باشه روز موسا روزنامه‌وان لعفرینەوە زۆر سپاسی بەڕێز دەکەین سپاس بۆ زانیاری و ئاگاهیەکانت. بەڵێ بینەرانی بەڕێز من هەواڵێکی بەپەلە ئێستا
کە ئێوەش لەسەر ئێکرانی تەلەڤیزیۆنەکەمان دەیبینن بەدەستی ئەمە گەشتۆ بەوەی بەڕێز ڕابگەێنم لە گوندی شادی لە ناوچەی ڕاجۆی عەفرین شەڕ و پێکادانی قۆرز ڕوویان داوە هێزەکانی سووریای دیموکراتیک گورزی زۆر قورسیان لە چەتەکانی ئۆردۆغان و ئەرتەشی تورک داوە بە گوێرەی ئەو زانیاریانەی کە بەدەست ئێمە گەشتون لانی کەم 9 چەتە کوژراون ژمارەیەکی دیکەش بریندار بوون لە ئێستاشدا بە شێوەیەکی قورس شەڕ و بەرخودانێکی بێوێنە لەوێ هەیە شەڕوانان لە سەر جەمبەرەکانی ئەو گوندەدا باڵادەستن شکستیان بە هێزە داگیرکار و هێرشبەرەکانی تورک و تاقمەچەتەکانی داوە. بەڵێ بینەرانی بەڕێز سەبارەت بە ڕەوشی تورکیا و هەروەها ڕۆژاوای کوردستان هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جوواکیان کوردستان کەجەکە جەمیل بایەک قسەی کردووە شرۆڤەی کردووە دۆخەکەی هەڵسەنگاندووە بایەک ڕایگەاندووە چارەسەری ئاشتیانەی پرسی کورد بەشێکی دانەبراوە لە تێکۆشانی پەکەکە بەڵام ئاکەپە بۆ مانەوەی خۆی دژایەتیکردنی کوردان دەکا بۆ ئەوەش گۆڕ بە شۆڤێنیزم دەدا. سەبارەت بە ئایندەی ڕۆژاوای کوردستان و باکووری سووریاش جەمیل بایەک دەڵێت شۆڕژگەڕانی ئەو هەرێمە خاوەن ئیرادەیەکی وان کە هیچ هێزێک ناتوانێت بەکاریان بێنێ و خۆیان ئایندەی هەرێمەکەیان بەدەستی خۆیان دەستنیشان دەکەن نەک خەڵکی دیکە بۆیان دەستنیشان بکات. هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە جەمیل بایەک لە چاوپێکەوتنێکی لەگەڵ ڕۆژنامەی پابلیکۆی ئیسپانی چەند بابەتێکی گرنگی نرخاندووە. جەمیل بایەک لەبارەی تێکۆشانی پەکەکەوە دەڵێت پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هەل لە سەرەتاوە دژی سیاسەتی قڕکردن و تواننەوە خۆی بەڕێخستن کردووە و تێکۆشانی بەردەوام بووە. تێکۆشانی چەکداریشی بە پێی یاسای نێودەوڵەتی بەڕێوە بردووە و لە ساڵی 1994ەوە پەیمانی تایبەت بە شەڕی جەنەڤی واژۆوە کردووە. بەڵام جێگای تێرامانە کە یەکێتی ئەوروپا لە کاتێکدا پەکەکە دەخاتە لیستی ترۆڵەوە کە چەندین ساڵ بەسەر گەلە کۆمەی نێودەوڵەتی دشت بە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە ساڵی 1999 پێکاتووە و پەکەکەش پارادیگمایەکی نوێ دەگرێتە بەر. ئەوەش وا دەگەیەنێت کە ئەو دۆخە لە ئەنجامی پەرەسەندنی بەرژەوەندەکانی دەوڵەتان هاتوۆتە کایەوە. دەوڵەتی تورکیەش نەک تەنیا لە پرۆسەی ئاشتی نێوان دەوڵەت و پەکەکەدا هەڵگەرایەوە بەڵکو شەڕی دشت بە تەفگەری ئازادیشی ڕاگەیاندووە لە کاتێکدا کە چارەسەری ئاشیانەی پرسی کورد و پەنابردن بە دانوستاندنی چارەسەری پێشگرێکی کورد ئامانج و لۆژێکی بەرجەستەکراوی تێکۆشانەکەمانە. هەر لە سەرەتاوەشەوە ڕامانگەیاندووە کە هەر کاتێک هەلومەرجی تێکۆشانی دموکراسیزەکردنی تورکیە فراهەم ببێت پرسی کورد بە ڕێگای دانوستان چارەسەر دەکرێت. بەڵام ماکەپە بە درێژەدان بە دەسەڵاتەکەی خۆی بۆ ئەوەی کە دژایەتی کوردان بکات لە کۆمەلگادا پەرەی بە فاشیزم و شیۆنیزم دەدات. هەروەها هەموو کەسێک دەزانێت هێزە تونرەوەکانی وەکو داعش، ئەلنوسرا، ئەهرار و شام و چەندین هێزی دیکەی سەلەفی لە ڕۆژهەڵاتی ناویندا لەلایەن تورکیەوە پشگیریان لێ دەکرێت. دەربارەی سیاسەتی گۆشەگیری سەپێنراو بەسەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلانیشدا بایەک ڕایگەیاند سیاسەتی سەپێنراو بەسەر ڕێبەر ئاپۆدا و سیاسەتی پیادەکراو دژ بە گەلی کورد دوو سیاسەتی تێکەڵکێشراون. مرۆڤ دەتوانێت بە تێگەیشتنی یەکێکیان ئەوەی دیکەشیان تێبگات. ئەو سیاسەتەی کە بەسەر ڕێبەر ئاپۆدا لە ئیمرالی دەسەپێنرێت سیاسەتێک نییە کە بەسەر گیراوێکی سیاسی پیادە دەکرێت بەڵکو ئەو سیاسەتەیە کە بەسەر ڕێبەرایەتی گەلەکەماندا دەسەپێنرێت و لە کەسایەتی ڕێبەر ئاپۆدا دەیانهەوێت سیاسەتی تەسلیمیەت بەسەر گەلی کووردا بسەلمێنن. بەتوندکردنی گۆشەگیری سەر ڕێبەر ئاپۆ دەیانەوێت دوو ئامانجی استراتێژی بپێکن. یەکەمیان پچڕاندنی پەیوەندی نێوان گەل و ڕێخستنە، دووهەمیشیان هەوڵدانێکە بۆ ڕێگەریکردن لە ئۆجەلان کە ڕۆڵی خۆی لە شەڕی گەلان و مرۆڤایەتیدا بگێڕێت کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرپا بووە و شەڕی سێهەمینی جیهان بەناو دەکرێت. جەمیل بایەک لە درێژەی لێدوانەکەیدا ڕایگەیاند کە گەریلاکانیان لە باکووری سووریا نین و ئەوەی کە ئێستا لەوێ ڕوودەدات شەڕێکە کە بەسەر کورداندا سەپێنراوە. کوردیش بەرامبەر بەو شەڕە یان دەبێ بەرخۆدان بکات یان ملکەش بن و بە پاکتاوکردنی ڕازی بن. بەڵام گەلی کورد ڕێگای بەرخۆدانی هەڵبژاردووە و بەرخۆدان بەردەوام دەکات. دەربارەی سیاسەتی ئەمریکا و رووسیا لە سووریەدا بەگشتی و بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستانیش هاوسەرۆکی کۆنسەی بەرەوبەری کۆما جوواکی کوردستان کەجەکە جەمیل بایەک وتی شۆڕشگێرانی ڕۆژاوای کوردستان بەرامبەر بە هەر هێزێک بەرخۆدان دەکەن کە بیانەوێت شۆڕشی ڕۆژاوا بەلای خۆیاندا ڕابکێشن. هەروەها درێژەش بە تێکۆشانی ئایدۆلۆژی سیاسی و کۆمەڵایەتی خۆیان لە ڕۆژاوا و باکووری سووریەدا دەدەن چونکە تێکۆشانی بنەڕەتی
لەو بوارانەدا بەردەوامە ئەوانەی کە خاوەن دەرفەتن لەو بوارانەشدا نەک تەنیا پەیەدە و رووسیا و ڕژیمی سووریا نین بەڵکو شۆڕژگێرانی ڕۆژاوایی کوردستانن ئیرادەی ئەو شۆڕژگێرانە کە لە دەست هیچ کەسێکدا نییە و لەمە و بەدواش بۆ سەرخستنی هێڵی ئایدۆلۆژی و سیاسی و ژیانی کۆمەڵایەتی خۆیان درێژە بێ تێکۆشانیان دەدەن. بەڵێ بینەرانی بەڕێز بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر دۆخی ئافرین بە تایبەتی و شکستە گەورەی کە ئەرتەشی تورک و تاقمەچەتەکانی ڕوبەڕوویان بۆتەوە بەڕێز مستەفا حەسەن گەوران دامی بەرەی خەڵک ئێستا لە سلێمانی باشووری کوردستان و لەگەڵماندایە. کاک مستەفام کاتت باش. ئەم کاتەی بینەرانی ئەوە باشتر شوێنی کەم دنیایان. سپاس دەکەین باشتر بۆ بەڕێزت. کاک مستەفا بەڕێزت خوێندنەوە چییە بۆم بارودۆخی ئافرین؟ ینی بارودۆخەکە وا بڕوا دەبێ ناتۆ و ئەڵمانیا هەر سەرقاڵی تانک دروستکردن بن بۆ ڕژێمی تورک. بەدڵنیایەوە و بە خۆشحاڵیەوە ئەو هەواڵە گەلێک خۆشە. دڵنیا دەکەین دڵنیا هەموو خەڵکی کوردستان دڵنیا دەکەین بەرخودانی ئەفرین بەرخودانی کوبانێش ڕەت دەکات لە سەرەتای هێرشەکانی داعش بۆ کوبانێ هەموو خەڵکی دنیا گرێوی لەسەر ئەوە دەکرد یاخود چاوەڕوانی ئەویان دەکرد کوبانێ بکەوێ بەڵام وەکو بینیمان ڕێک پێچەوانە بووە کوبانێ نەکەوت کوبانێ سەرکەوت لە سەرەتای لەشکێشەکەی تورکیاش بۆ ئەفرین دەوڵەتی تورکیا و هاوپەیمانەکانی و رووسیا و دۆستەکانی هەمویان سابی ئەویان کردبوو کە لە چەند ڕۆژێکدا دەگەنە ناو شاری ئەفرین و ئەم ئەزمونە دەگمەنەی ڕۆژئاوای کوردستان تێک دەشکێن بەڵام وەکو بینیمان دوای 7 ڕۆژ نەیانتوانیوە هیچ پێشڕەوێکن نەک پێشڕەوی ناکەن بەڵکو دەبێ پاشەکشە بکەن هەر وەکو ئێوارێ لە پۆستێکا کە بڵاوم کردەوە بە تێپەڕبوونی کات زیاتر تانکیان ئەشکێ زیاتر سەربازیان ئەکوژێ زیاتر سەربازیان تێک ئەشکێ و زیاتر هێزە نێودەوڵەتەکانیش وەکو ئەوەی کوبانە بینیمان لە کۆتایی دەبێنە سەرخەت هەر ئەمڕۆ هەڵوێستی هۆڵەندا هەڵوێستێکی زۆر ئەرێنی بۆ کورکە داوای کشانەوەی هەموو پەیوەندیەکانی دەکات لە تووشە دوو ڕۆژی کە کۆمەلگای نێودەوڵەتی هاتنی سەر ئەو هەموو کوردانە لە ئەوروپا و لە هەموو دنیا ئەمە کۆمەلگای نێودەوڵەتی یاخود دەوڵەتە زل هێزەکانیش کە بەرژەوەندی ڕاوسەوخۆشیان لەگەڵ تورکیا هەیە دێنە سەر هێڵ و دەبێت تورکیا پاشەکشە بکە هیچ هێزێکیش ناتوانێت هیچ هێزە هیداییکە نەک ئەردۆگان ناتوانێت ئیرادەی خەڵکی ڕۆژئاوا ئیرادەی خەڵکی ئەفرین کە سەداها ئاوێستای پەروەردەکردووە سەداها ژنی شۆڕژگەڕی پەروەردەکرد ناتوانێت پتێکی بشکێنێت. باشە کاک مستەفا بەڕێزت دەڵێ پاشەکشێ بکە ئەوان دەڵێن ئێمە هاتوین ئەفرین پاکەینەوە بە حسابی خۆیان گوایە لە بینی دووکەوانە لە تیرۆریستەکان باشەگەر پاشەکشە بکەن ئایا چەند قرس لەسەر تورکیا دەکەوێت؟ تورکیا بازێکی قرس ئەدا پێش هەموو شتێک لەگەڵ ئەوەشدا کە سووریا سیادەتی نەماوە سیادەتی نێودەوڵەتی تێکشکاوە چەند ساڵە بەڵام بڵێ و نەڵێ هێنانی هێز بۆ وڵاتێکی هاوسێ هەرچەندە بە ڕێککەوتی نێوان خۆی و رووسیاش بووبێ یاخود خۆی و ڕژێمی ئەسەدیش بووبێ ئەمە خۆی پێشکەریی نێودەوڵەتیە تێک دەشکێنە 100% هیچ هێزێک ناتوانێت ئیرادەی خەڵکی ئەفرین تێک بشکێنێ ئەوەی کە تێک دەشکێ ئەوە سوپا بەزیوەکەیەتی کاتێکیش کە سوپا تێک دەشکێ تورکیا تووشی قەیرانێکی زۆری ئابووری و سەربازی و ئیداری دەبێتەوە لەوانەیە کودەتای سەربازی ڕووبدا لەوانەیە ئەم حیزبە نارانەی کە لەگەڵ ئەردۆگان ناتەبان هەرچەندە ئێستا لەسەر پرسی و لەوانەیە زوو بەیان تەواو بەڵام ئەم کاتە کێشمەکێشمی ناوخۆیان لەوانەیە کودەتای سەربازی لەوانەیە زۆر شتی چاوەڕوان نەکرا و ڕۆدا کە هەمویان بە قازانجی کورد و بە قازانجی هەڵبەتە هەندێکەس بەراوردی دەکەن بە شکستی یەکێتی سۆڤێتی جاران لە ئەفغانستان کە دوجار ڕووخانی سۆڤێتی بەدوادات. هیچ دووری ئەمانە هەموو ئەو ئەگەرانە هەمویان کراون بەڵام ئەوەی کە جێگای دڵخۆشیە ئەوەی کە جێگای ئومێد و خۆشەویستی ئێمەیە کە ئەم بەرخۆدانە بێوێنەیە دەکرێت ئەم بەرخۆدانە دەکرێت کە ئیتر هەموو دنیا هەموو دنیا بێتە سەر زمان هەموو دنیا دەبێت چاو لە گەورەی و لە خۆراگری میلەتێکە کە میلەتێک دەیەوێت بە ئاشتی و ئازادی نەکرد بۆ خۆیان بەڵکو لەگەڵ پێکاتەکانی تریش و لەگەڵ نەتەوەکانی تریش لە سووریا بژین خۆ ئەمان داوای جیابوونەوە و داوای دەوڵەتی کوردیش ناکەن داوای پێکەوە ژیان و سووریایەکی دیموکرات دەکەن و ژیانێکی شەرافەتمەندانە بۆ هەموو خەڵکی سووریا و ناوچەکە داوا دەکەن کە هەموو ئەوروپا و هەموو دنیا لەسەر ئەوە کۆکە بەڵام بەداخەوە بەرژەوەندی هێندێک زلهێز وەکو رووسیا وای کردو کە ئەم گڵۆپەس هەوزە هەڵکەن بۆ تورکیا بەڵام ئەمە بە باجێکی زۆر قورس لەسەر تورکیا تەواو دەبێت. بەڵێ باشە
هەندێک باسی هەڵوێستی باشووری کوردستان بکەین بەڕاستی مرۆڤ شانازی دەکات لە باشووری کوردستان بەو شێوازە بەرفراوانە خەڵک هەم لەسەر شەقام هەم لە تۆڕی کۆمەڵایەتی هەم ئەوەی کە پێیان کراوە لە خۆپشاندان و گردبوونەوە چ لە باشوور چ لە دەرەوە ژەوانەیان کە لە دەرەوەن درێخیان نەکردووە بەڕێزە دەم هەڵوێستە چۆن هەڵدەسەنگێنیوە چیش بکرێت لەوێ باشتر خەڵک پشتیوانی زیاتر بکە. هەواڵژیان خەڵکی باشووری کوردستان خۆش ئاگاداری هەمووی لەسەر هێڵە هەمومان دڵمان لەسەر دەستمان لەسەر سنگ بە بۆ سەرکەوتنی ئەفرین و بەرخۆدانەکەی خەڵک لەسەر شقامە خەڵک لە تۆڕەفۆیەتکانە خەڵک لە هەموو شێوەیەک لەگەڵ ئەم شۆڕشەیە لەگەڵ خەڵکی بەرخۆدانی خەڵکی ئەفرینە بەڵام هێشتا بەڕای من وەکو پێویست نییە هێشتا تەلەڤیزیۆنە کوردیەکانمان بەداخەوە میدیاکانی میدیا حیزبی و بەناو ئەهلیەکانیش وەکو پێویست ڕۆژی خۆیان نابینن من ئەو ڕۆژە لە تەلەڤیزیۆنیش کەش وتم دەبێ لە یەکەم ڕۆژی هێرشی ئەفرین دەبوو هەموو تەلەڤیزیۆنە کوردیەکان لە باشووری کوردستان لۆگۆی ئەفرینیان دانابە دەبوو هەمویان بایکۆتی ئەویان ڕاگەیەمە کە بایکۆتی کەلوپەلی تورکی بکەن کە بایکۆتی زنجیرە تورکیەکان کەم بەداخەوە کە زۆربەی تەلەڤیزیۆنەکان شەوانە بەداخەوە ئەو زنجیرە تورکیانە کە شەڕێکی تایبەت دەوڵەتی تورکیا بچێتە ناو باشووری کوردستان بەڵام گلەی لە خەڵک ناکرێت بەڵام گلەی لە حیزبەکان دەکرێت هەر بۆ نمونە ئەوەی کە دوێنێ و پێرە بینیمان پارتی نادیموکراتی کوردستان کە لە دێگەڵا ڕێگری لە کۆمەڵە گەنجی خوێنگەرم کە بەرەو ئەفرین دەچون کە بۆ پشتیوانی خەڵکی ئەفرین بەڕێکەوتون هەر ئەمڕۆ هەواڵێکی گاڵتەجاریان بڵاو کردو کە گوایە داوایان لە دەستگای خێرخوازی بارزانی کردووە کە ڕێگەیان پێ بدەم چن کە من پێیان دەڵێم دەستگای جاسووسی بارزانی کە دەیانەوێت بۆ جاسووسی بچن بۆ ڕۆژاوی کوردستان و لە کاتێکە خۆیان بوونە دادەستی تورکیا خۆیان ئەنە کەسیان پەرۆ دەکردەوە باشە کێ ڕێگەیان بۆ بکاتەوە خۆیان سمێلکەیان داخستۆ خۆیان دێگەڵیان داخستوە یان بێ کێوی کاتەوە خۆیان خەندەقیان قەدوە خۆیان 500 چەکداریان نردووە بۆ لەگەڵ سوپای حوڕ دژی خەڵکی ئەفرینکەن خۆیان ڕۆژانە لە ڕێگای میدیاکانی هەردوو کەناڵی میت و کەناڵ 24ەکەیان ژەهر دەڕێژن و کۆپی هەواڵەکانی تورکیا و دەستگای ئەنادۆڵ دەکەن کە دەستگایەکی سەر و میتی تورکیایە هەڵبەتە دەستگای ئەنادۆڵ لە هەولێرە وەشان دەکات بە شەڕوانان دەڵێت تیرۆریست بە سۆرانیش هەواڵجان ئەوەی کە پارتی بووی دەکەن لە باشووری کوردستان و بوونی هەژدە بارەگای میتی تورکی هەتا ئێستا لە بادینان ئەمە شەرمەزارێکی زۆر گەورەیە بۆ ئەم حیزبە هەرچەندە ئەمە حیزب نییە ئەمە کۆمەڵێک بنەماڵ و مافیا بازرگان کە لەگەڵ سیاسەتی ڕۆژی ئەردۆگان دێنەوە بەڵام ئەوانیش ڕۆژێک دێ بە تێشکان بەسەرکەوتنی ئەفرین و تێشکانی ئەردۆگان ئەمانی شتێک دەشکێن ئەو هێزە نێودەڵتانیش کە پشتگیریان لە ئەردۆگان تێک بشکێن ڕاستی و حقیقەت سەر دەکەوێت ئەگەر دواش بکەوێت هەر سەر دەکەوێت و هیچ کەسێک نکوڵی لە سەرکەوتنی و لە خۆراگری خەڵکی ئەفرین ناتوانێت بکات باشە بەڕێز مستەفا حەسەن گەورە ئەندامی بەرەی خەڵک لە باشووری کوردستانەوە زۆر سپاس دەکەین کاتێک خۆش بۆ بەڕێستان شەوتان شادتر بژیت بەڵێ بینەرانی بەڕێز وەکو کاک مستەفا ژاماژەی پێدا ئیتر هەڵوێستەکان لە ئاستی جیهانیدا گۆڕانکاریان بەسەردادێ لە زۆر شوێن بەڵێ لە زۆر شوێن چالاکی ئەنجام دەدرێن دژ بە ڕژێمی داگیرکەری تور گەروە بەێرشەکانیان لە سەردانێکیشیدا کە ئەمڕۆ سەرۆکی ڕژێمی تور گەردوغان بۆ ئیتالیا ئەنجامیدا بوو کە گوایە لەوێ چای بە پاپای ڤاتیکان بکەوێ لەوێ خۆپشاندانی جەماوەری ئەنجام درا بەڵام پۆلیسی ئیتالی هێرشی کردە سەر خۆپشاندەرانی کورد و چالاکوانانی ئیتالی کە ئەوانیش بە شێوازێکی فراوان لەو چالاکیەدا جیان گرت بوو ئەوەش بەو ئامانجە بوو کە چوونی ئەردوغان بۆ لای پاپای ڤاتیکان بەگرتبوونەوەیەک شەرمەزار بکەن لە ڕۆمای پایتەختی ئیتالیا ئەمڕۆ لە کاتی سەردانی ئەردوغان بۆ لای پاپای ڤاتیکان ژمارەیەک چالاکوانی کورد و ئیتالی خۆپشاندانی ناڕزایەتیان لە بەردەم کۆشکی سان ئەنجێلا ئەنجامدا پۆلیس زێرشی کردە سەریان و ژمارەیەک چالاکوان بریندار بوون خۆپشاندەران باڵگرتنی ئاڵای یەپەگە و یەپەژە هێرشی سوپای تورک بۆ سەر ئەفرینیان بە توندی سەرکۆنە کرد هاوکات یەکێک لە دروشمەکانی خۆپشاندانەکە لە دژی چوونی ئەردوغان بوو بۆ ئیتالیا و هاشتاگێک بە ناوی ئەردوغان بەخێر نەیت دەستی پێکردووە لەو وڵاتە بەڵێ ئێستاش ڕۆژنامەوان عومەر حاجی لە ڕۆما ئیتالیاوە لەگەڵماندایە عومەرم کاتت باش ئەمڕۆ لەوێ چالاکی ئەنجام درا لە ئێستاشدا لە میلانۆ چالاکیەکی مەزن هەیە سەبارەت بەو چالاکیە کە ئەنجام درا دەستپێک لە دژی ئەردوغان ئەگەر هەندێک زانیاری بدەی سپاسە دەکەم بەڵێ سەرەتا ئەم کاتە و بینەرانی ستێک تیڤیش باش وەک دەزانرێت سەر لە بەیانی ئەمڕۆ سەرۆکۆماری دەوڵەتی فاشیستی تورک ڕووی کردە ڕۆمای پایتەختی ئیتالیا و
لەگەڵ پاپای ڤاتیکان پاپا فرانچیسکۆ و دواتر لەگەڵ سەرۆک کۆمار سێرجێرۆ مەتەرلێرا و لە هەمان کاتیشدا لەگەڵ سەرۆک وەزیرانی ئیتالیا پاولۆ جەنتیلۆنی کۆبووە. کوردستانیانیش لە بەردەم کۆشکی کەستێل سانت ئەنجلۆ بە دروشمی بەخێرنەی ئەردۆغان هەڵبەتە تەنیا کوردستانیان نەبوون، تەواوی پارت و لایەنە سیاسەکانی چەپی ئیتالیایش بەشداریان لەو چالاکیەدا کرد کە دواتر بووە هۆی هێرشی هێزەکانی پۆلیس و چەند کەسێک کە 4 کەس بوون، یەک لە بریندارەکان برینەکەی سەخت بوو، بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانە کرا. بەڵێ وەک دەبیندرا زۆربەی زۆری هاوڵاتیانی ئیتالی بەگشتی لە بەرامبەر هاتنی ئەردۆغان ناڕەزایەتیان نیشان دەدا، چی بە وتنەوەی دروشم چی بە بەرزکردنەوەی پانکارد هاتنی ئەردۆغانیان قوبوڵ نەدەکرد. ئەمە لە کاتێکدا بوو کە ئەردۆغان ئەم سەردانەی ئەردۆغان لە کاتێکدا بوو کە هێرشەکانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان بە تایبەتی کانتۆنی ئەفرین لە 20 مانگی ڕابردووە دەستی پێکردووە. وەک دەزانرێت ناڕزایەتیەکی نێوخۆیی و نێونەتەوەی لێکەوتۆتەوە، بۆیە ئەردۆغان پەنا بۆ هەموو شتێک دەبات و سەردانەکانی درێژە پێدەدا تاکو ڕەوایەتی بەو هێرشانەی خۆی بدا لە دژیگەلی کول لە ڕۆژاوای کوردستان. لە هەمان کاتیشدا لە ئێستادا لە شاری میلانۆ کە دووەم گەورە شاری وڵاتی ئیتالیایە ڕێپێوانێکی جەماوەری بە بەشداری کوردستانیان و تەواوی پارت و لایەنە سیاسەکانی ئیتالیا بە تایبەت چەپەکان ڕێپێوانێکی جەماوەری لە ناوەندی شاری میلانی ئیتالیا بەڕێوە دەچێت. ئەمە و 98 ئەکادیمیسی ئیتالی ناوداری زانکۆکانیش بە تەمان نامەیەک بۆ پاپا فرانچیسکۆ بنێرن کە تێیدا هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر کانتۆنی ئەفرین شەرمەزار بکەن و داوای لێ بکەن ڕێگیری لەو هێرشانە بکات. بەڵام تاکو ئێستا نەزانراوە ئەم سەردانەی ئەردۆغان بۆ چی بووە. هیچ میدیایەکی ئیتالی باسی لە سەردانەکەی ئەردۆغان نەکردووە. بەڵێ باشە عومەر، وەکوتر لە شەقامی ئیتالیدا ڕایگشتی ئیتالی بە تایبەتی میدیاکان بە دوواداچوونت بۆ کردبێ ئەم چەند ڕۆژە بە چ شێوازێک ڕووماڵی ڕووداوەکانی ئەفرین دەکەن؟ هەر بەگشتی لە دەستپێکی ئێرشەکانی سەر شاری ئەفرین لەلایەن ئەردۆغان و چەتەکانی سەر بە دەوڵەتی تورکەوە ڕۆژانە وەک دەبیندرێت جەیەکی تایبەت بەو بەرخودانی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان دەدرێت، بە تایبەت شەڕوانان کە بەرپەرچی هەموو هێرشەکان دەدەنەوە، بە تایبەتی ئەوانەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ تانکی زیاتری دەوڵەتی تورک لەناو دەبن، ڕێگیری لە پێشڕەوی دەوڵەتی تورک دەکەن. جێگە و بایەخێکی گرنگە. لە هەمان کاتیشدا هاوڵاتیانی ئیتالی بە جۆش و خۆشێکی زۆرەوە بە تەمان کەمپینێک ڕابگەێنن لە دژیە و هێرشانە، تەواوی کەسایەتی ئەکادیمیسی دکتۆر پارێزەر تێدا جێدەگرن. بەڵێ باشە عومەر حاجی ڕۆژنامەوان لە ڕۆما ئیتالیاوە زۆر سپاست دەکەین، شوەیەکی شادە دەبێت. کاتێکی خۆش خۆشتر بۆ بەڕێزت. بەڵێ بیندەرانی بەڕێز عومەر حاجی ئاماژەی پێدا 98 ئەکادیمیسیەنی ئیتالی نامە ڕاستەی پاپای ڤاتیکان دەکەن، ڕایگشتی و شەقامی ئیتالی بۆ ئەفرین خۆشاوە. لەلایەکی دیکەوەم هەڵوێستانە بڵاو دەبنەوە بە سەرتاسەری ئەوروپادا، ئەڵبەتە پێش ئیتالیا لە ئەڵمانیا زیاتر لە 100 کەسایەتی نامەیان بۆ ئەنجلا مێرکل لەسەر هەمان بژار ناردبوو. ئەمڕۆژ حکوومەتی هۆڵەندا بە فەرمی باڵوێزی خۆی لە تورکیا کشاندەوە کۆتایی بە پەیوەندیە دیبلۆماسیەکانی خۆی لەگەڵ ئەو وڵاتەدا هێناوە. ئەمڕۆ وەزارەتی دەرەوەی هۆڵەندا لەو بارەوە لە ڕاگەندراوێکدا ڕایگەاندووە کە باڵوێزی خۆیان لە تورکیا کشاندوتەوە. لە ڕاگەندراوەکەدا هاتووە تورکیا لە مانگی ئازاری ساڵی 2017ەوە تا ئێستا ڕێگەی نەداوە کە باڵوێزی هۆڵەندا بگەڕێتەوە سەرکاری خۆی لە ئەنقەرە. بۆیە حکوومەتی هۆڵەنداش بڕیاریدا کە بە شێوەیەکی فەرمی باڵوێزەکەی لە ئەنقەرە بکێشێتەوە. چیدی لە تورکیا باڵوێزمان نابێ، هەروە ڕێگاش نادەین کە تورکیا باڵوێزی نوێ بۆ هۆڵەندا ڕەوانە بکات. جێگای ئاماژەیە کە لە مانگی ئازاری ساڵی ڕابردوودا حکوومەتی هۆڵەندا لە سەروبەندی ئەنجامدانی گشتپرسی دەستور لە تورکیا ڕێگەی نەدا سیاسەت مەدەرانی وڵاتە واتە تورکیا بێ کە داهاتبوونە هۆڵەندا یا بەنیاز بوون بێنە هۆڵەندا لەوێ گردبوونەوەی پروپاکەندە ساسکەن. حکوومەتی تورکیاش بەرامبەر بەو هەڵوێستەی هۆڵەندا کاردانەوەی توندی نیشاندا و ڕایگەاند باڵوێزی هۆڵەندا بۆی نییە بچێتەوە ئەنقەرە. هەڵبەتە بەرپرسانی تورک زۆر لەوەش زیاتر چوون، هۆڵەندیەکانیان بە نازی چواندبوو.
بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەسەر ماڵوێستەی هۆڵندا بە تایبەتی و بەگشتیش هەڵوێستی دیکەی وڵاتانی ئەوروپا سەبارەت بە ئەفرین و ناڕزایەتیانەی دەری دەبڕن بەڕێز شێخ شەماڵ کە بەڕێزیان ئەندامی پەیوەندیەکانی کوردستانی یەکێتی نیشتمانی کوردستانە لە دەرەوە ئێستا لە هۆڵندا لەگەڵماندای بەڕێز شێخ شەماڵم کاتت باش ئەم هەڵوێستەی سەرەتا هۆڵندا چۆن هەڵدەسەنگێنن پاشانیش بەگشتی هەڵوێستەکان لەبارەی ئەفرینەوە لەسەر ئاستی ئەوروپادا تا چەندە جێگای دڵخۆشین. زۆر سپاس، شەوتان شاد، دەستان خۆش بی. ئەمن لە پێشدا دەستخۆشی لە جەنابتان و لە گریلا و شەڕوانان دەکەم، وەروها پشگیری خۆمان ڕاگەنین بۆ شەڕوانانی شاری خۆڕاگری ئەفرین و زیندوو، هەمیشە زیندوو تێکۆشار. بەڕاستی ئەو هەڵوێستانەی هەڵوێستی هۆڵندا بەبین وەک پێویست وردەکاریەکانم لا نییە ئێستا، بەڵام هەڵوێستێک پێشتر هەڵوێستێکی با بڵێن تەماویان هەبوو، ئێستا هەڵوێستەکەیان باشتر، یعنی خەڵکەکە هاتۆتە خەتوو، خەڵک لە پشتی حزبەکانیشەوە جەماوەر نیگەرانی و فشارێکی زۆری خۆی خستۆتە سەر دەسەڵات و پشتگیری دەکەن، پشتیوانی دەکەن، پێی غەبناکن بەو کارە سەدبارەی شاری ئەفرین داهاتووە، خەڵکی سڤیل و خەڵکی بێتاوان تێیدا با بڵێم قەتعام کراوە. وەروە ئەو کچەی کە و شەڕوانەی کە شەهید کرا و مەیتی شێوێنرا، ئەوە ڕەنگدانەوەیەکی زۆر سلبی بەسەر دەرونی خەڵکدا دروست کردووە، خەڵک بەوەی زۆر نیگەران بووە، بە قەتل و عامی خەڵکی سڤیل زۆر نیگەرانە. ئەوە دیارەش ڕەنگدانەوەی کارەنگازی زۆری هەبووە لەسەر باری دەرونی خەڵک. بەڵێ باشە، بەڕێز شێخ شەماڵ وتت کاردانەوەی هەبووە، کاردانەوەکان تەنها لە ئاستی قسەکردندان یا داوا دەکرێت حکوومەت و پەرلەمانی هۆڵندا هەڵوێست بنوێنێ، ئەگەر تەنها قسە بێ و نیگەرانی بێ لەو چوارچێوێدا بەڕێستان وا دەزانن سوودێکی دەبێ بۆ دۆزی ئەفرین. بەڵێ سوودی دەبی، زۆریش دەبی. لە سەرتاوە دەست پێکردنی نیگەرانیە وردە وردە تا تێنەخات، ئێستا هاتوو نەخات. بەڵام منم ئەوەی کە دەمویست ئاماژەی پێ بکەم ئەوەی وڵاتی نەرویجە کە ڕەنگدانەوەی داوەتۆ لەسەر زۆربەی وڵاتەکان. کاک شێخ شەماڵ دەنگەکەت برا مەبەستت لەکوێ بوو؟ لە نەرویج؟ بەڵێ دەمویست نەرویج وەکو نمونەیەک بینمەوە. من لە دەستێک ئێستا بە ڕۆنکردنەوەیەکی ورتر دەدەینێمە وەکو کۆمیتەی دیبلۆماسی هەڵبەشی حزبە کوردستانیەکان زنجیرەیە کۆبوونەوە کراوە لەسەر تایبەت بە شاری ئەفرین. لەو کۆبوونەوانە پلانسازی ورد و ژیر دانراوە بۆ مەدایەکی دوور بەردەوام ئەو کارانە ئەنجام بدرێنە و پلانسازیە. ئەوە یەکێکە لەوەی کە تامیم کراوە بۆ هەموو ئەوروپا و بۆ هەموو دنیای دەرەوە و زنجیرەیەک نامە بۆ هەموو وڵاتەکان لە رووسیا و ئەمریکا و دنیای دەرەوە بۆ هەمویان ڕۆیشتووە، بۆ هەموو سەرۆکوەزیران و کۆنسول و ئەوانە. ئەوەیە کە ڕەنگدانەوەی دروست کردووە، ئەوەیە کە با بڵێم وردە وردە خەریکە دێنەخات. لەلایەکی دیش ئەو خۆپشاندانانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو تایبەت لە 27 مانگووانە کە خۆپشاندانێکی مەشێکی سەرتانسەری لە ئەوروپا دەستی پێکرد، ئەوەش وای کرد کە بەڕاستی خەڵکی وڵاتەکان زۆرتر و باشتر لە ڕەوشەکە ئاگدار بن و بێنەخات. وە کار و چالاکیەکی زۆر کارەنگازی زۆری هەبووە لەسەر ئەو وڵاتانەی کە ئەو ڕێپێوان و مەشەی تێدا کراوە. جا دەمەوێت ئەوە بڵێم لە ئەمڕۆ لە 53هەمین کۆنگرەی ساڵانەی کۆمیتەی ئەتلانتیکی نەرویجی سەر بە ناتۆ کە بە کۆنگرەی لیتانگۆڵن بەناوبانگە بە بەشداری 280 کەس کە پێک هاتبوو لە یەنس ستۆلنبەرگ سکرتێری گشتی و چەندین بەرپرسی باڵای ناتۆ لە ئۆسلۆی پایتەخت گیراوە. دیارە لەو کۆبوونەوەی وەزیرانی نەرویج و دەیان بەرپرسی باڵا و سەرۆک و سکرتێری حزبەکان و باڵوێزی
کوباڵێز و کۆنسلگەری گشت وڵاتان و بەرپرسی دەیان ڕێکخراوی نێودەوڵەتی تێیدا بەشدار بووە. ئەوەی کە جێی داخە دوای خۆناساندنی سکرتێری ناتۆ کورتە باسێکی کاریگەریان لەسەر ڕۆژهەڵاتی ناوین کورتە باسێکیان باس کردووە لەسەر ڕۆژهەڵاتی ناوین هیچ ئاماژە بە شەڕی تورکیا و کورد نەکراوە کە کورش لە جیاتی هەموو ڕۆژئاوا لە جیاتی هەموو ئەوروپا شەڕی داعشی کردووە داعشێکی با بڵێم ماڵوێرانکەر و داعشێکی با بڵێم ئەو داعشەی کە ئێمە دەزانین چی کارە ساتێکی گەورەی دروست کرد کەم تا زۆر یعنی ئاماژەیان پێ نەداوە خەڵکەکە لەوێ زۆر نیگەران بووە زۆر سەرنشتیان کردووە قسەیشیان پێگوتووە نیگەرانیان بەڕاستەوخۆ پیشان داوە لە هەمان کاتیش ئەو پێشتر کە نامەیان بۆ نووسی بوو نزیکەی 7,000 نامە لە خەڵکی وڵاتەکە خەڵکی نەرویزی کە بۆیان ناردبوون ئێستا نامەکان زیاتر و سەرزنشتی زیاتر داواشیان لێکردوەوە حەقە ئیستیقالە بدەی یا بێدەنگ ناکرێت بێدەنگ بێ لەبەرەوەی حیا و حرمەتی و خەڵکی نەرویزت تێکشکاندووە ئەوە بۆ خۆی ڕنگدانەوەی ئەو کار و چالاکیە و کارانگازیە کە لەسەر خەڵک درستی کردووە دوایە ئەمە درێژ بێتەوە کاک شێخ شەماڵ بە وڵاتانی دیکەش بەڵێ ئەمە درێژ بێتەوە ماڵوێستە درێژ بێتەوە بە وڵاتانی دیکەی ئەوروپاش بەتەچیت بێگومان داخوازیمە ئەوەیە کە بەڕاستی ئێمە دژی شەڕین شەڕەت دەکەینەوە هەولەدەین ئەگەر هەر کێشەیەک بی لە چوارچێوەی دانووساندن و دموکراسی و ئاشتیەوە بەڕێوە بچی دیارە کورد خەرجیز داوای شەڕی نەکردووە دژی شەڕ بووە هەمیشە شەڕی بەسەدا سەپێنراوە شەڕی بەسەدا سەپێنراوە ناچار بۆ داکۆچی لە خۆبکۆک و ئێستای ئەفرین نەچوە پەلاماری وڵاتێکی دەوروبەری بدە یا پەلاماری تورکیا بدە تورکیا چوە چۆتە سە شاری ئەفرینەوە ناچارن داکۆچی لە شەڕەف و کەرامەت و وڵاتی خۆیان بکەن ئێمە دەستخۆشیان دەکەین بەڕاستی ئەوە واقعەکە ئەوە شوای کردووە کە خەڵک بێتە جواب بەڵام ئەوەی کە پێویستە زۆرتر و زیاتر خەڵکی هەر چوار پارچەی کوردستان بێنە جواب بە کۆدەنجی بەیەکدەنجی محکومی ئەو شەڕە بکەن داوا بکەن کە شەڕەکە ڕابگیرێ و دەوڵەتی تورکیا بکشێتە دواوە غەدرێکی گەورەیە لە گەلی کورد و شاری ئەفرین و ڕۆژاوا دەکرێت ئەوە پێویستیمان بەوێ بەر لەوەی کە داوا لە خۆڕێخستنی ماڵی خەڵک بکەین و لەسەرمان بێنە جواب داوا لە خۆمان و خەڵکی خۆمان بکەین ئەوان بێنە جواب دیارە لە شاری سلێمانی و لە زۆربەی شارەکانی دیش ڕێپێوان و محکوم کراوە نامەنووسراوە ڕێپێوان کراوە بەڵام زیاتر پێویستە ئێمە پێمان وایە حەقە هەموو حزبەکان بە کۆدەنگ بێنە جواب نەک بەوەی کە بۆ شەڕ بێن بێ بڵێن تاکە ئەو کێشە بەفەر بوو بە ئاشتی چارەسەرگرێ هەتا تورکیاش نێ بە ئاشتی چارەسەری کێشەی کردنەکە لە پرۆسێکی دیموکراسی ممکن نیە ئارامی بەخۆوە بگری باشە بەڕێز شێخ شەماڵ ئەندام لە بەشی پەیوەندیە کوردستانیەکانی یەکێتی نیشتمانی کوردستان سپاست دەکەین کە لە هۆڵەندا و لەگەڵماندا بەشدار بوو کاتێک خۆش بۆ بەڕێستان زۆر زۆر سپاس دەستان خۆش بی سەری ڕێز و نوازش بۆ شەهیدانی کورد و کوردستان و شاری ئەفرین دانوێنین و دەستخۆشیش لە شەڕبانان دەکەین و هیوای چاکبوونەوەش بۆ بریندارەکان دەخوازین دەستی ئێوە خۆشبی زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز لە درێژەی هەڵوێستەکانی ئەوروپا لە سویسرا 2500 سیاسەتمەدار ئەکادیمیسیان ڕۆژنامەوان نووسەر و کەسایەتی هەروەها نوێنەرانی ڕێکخراوە سویلەکان لە نامەیەکدا کە ئاراستەی کۆنسەی فیدرالی سویسرایان کردووە داوای ڕاگررتنی هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر ئەفرین دەکەن لە کەمپینی کۆکردنەوەی واژۆ بۆ پشتیوانی ئەفرین کە لەلایەن کۆمەڵێک سیاسەتمەداری سویسریەوە ڕێکخرابوو 2500 واژۆ کۆکراوەتەوە بە نامەیەک پێشکەشی کۆنسەی فدرالی کراوە لە نامەکە داماژە بەوە کراوە بەهۆی بردمانی فڕۆکەکانی تورکیاوە تا ئێستا بە سەدان ژن و منداڵ و بە ساڵاچوو بوونەتە قوربانی ئێمە نابێت لە بیرمان بچێت کە کورد هاوپەیمانێکی مەزن بووە لە کۆبانی و شنگال و ڕەقا دژ بە داعش شەڕی کردووە ڕۆڵی کاریگەریان نەبووە وە لە نەمەکەدا هاتووە
کۆمەڵگەی نێودەوڵەتی بە تایبەتی سویسرا دەبێت پابەندی کۆبوونەوەکانی جنێڤ بێ لە بەرامبەر بە هێرشەکانی سوپای تورکیا و گروپە تیرۆریستەکان بۆ سەر ئەفرین. لە کۆتایی نامەکەشدا داوا لە کۆنسەی فیدرالی سویسرا کراوە باڵێزی تورکیا بانگێش بکرێ و پێڕابگەنرێ کە سویسرا و هێرشانەی سوپای تورکیا بۆ سەر ئەفرین شەرمەزار دەکات. داواش لە هاوڵاتیانی سویسرا کراوە تا پشتیوانی کورد و ئەفرین بکەن و هێرشەکانی تورکیا شەرمەزار بکەن. بەڵێبینەرانی بەڕێز ئێستا لە سویسرا و کۆماس شابازی ڕۆژنامەوانمان لەگەڵدایە. کۆمازەم کاتت باش سەبارەت بەو نامەیە و هەروەها بە کۆی گشتی ڕای گشتی سویسرا گەر بە کورتی پێمان ڕابگەێنی سوپاست دەکەین. بەڵێ میستا و ڕێزمێ بۆ ئێوە هەروەزانن کە ئەمڕۆ ئەو ژمارێکی زۆر زیاتر لە 2500 لە کەسایەتی و ئاکادمیسیەن وەروە سیاسیکارەکانی سویسرا نامەیەک نیگەرانی خۆیان لە هەمبەر ئەو هێرشانەی دەوڵەتی تورکیا بۆ سەر ئەفرین ڕاگەاند. ئەمە دەریەقات کە بە گشتی شەقامی ئەوروپا و تایبەت خەڵکی ئەوروپا بە جیاواز یانێ جیاوازتر لە دەسەڵاتی وڵاتە ئەوروپاییەکان لە دژی شەڕن و داواکەن کە دەوڵەتانیش هەروەها دەوڵەتەکانی خۆشیان لە هەمبەر ئەو هێرشانێکی دەوڵەتی تورکیایکە بێدەنگی نەنوێنێ. هەروەزانێن ئیسابینین بەداخەوە زیاتر لە 17 ڕۆژە هێرشێکی بەرفراوان لەسەر ئەفرین هەیە. بەڵام وڵاتە ئەوروپاییەکان بە جۆرێک بێدەنگێکی زۆر گوماناویە نواندووە هیچ چەشنە لێدوان یا هیچ چەشنە کاردانەوەیکیان نەداوە کە گوشارێک بخەنە سەر دەوڵەتی تورکیا کە ئەم هێرشانەی بەسەر بۆ سەر گەلی ئەفرین بە جۆرێک ڕابگرێت. بەڵام بەگشتی ئەگەر بینی سەری وڵاتانی ئەڵمانیا، ئیتالیا، فەرەنسا و سویسرا و هەتا نۆروێژ و سوێدیش بکەنە بینین خەڵک چالەکانی سیاسی، چالەکانی مەدەنی و هەمویان بوونە بە گوشارێک بۆ سەر دەسەڵاتی سیاسی وڵاتەکان کە بە شێوەیەکی جددی و هەڵوێستێکی کارا بنوێنن لە هەمبەر ئەو سیاسەتانە و هەروە و هێرشانی کە دەوڵەتی تورکیا ئەنجامیدا کە بە دڵنیاییەوە ئەمانە دەرخەری ئەوەیە کە شەقامی کوردی لە ئەوروپا و تایبەت وڵات پارێزان و کوردانی دانیشتوی ئەوروپا کە زیاد 17 ڕۆژەش ئەوانی شان بەشانی شەروانان لە ناو شەقامەکانی ئەوروپایان بەرنەداوە هەر ڕۆژە میتینگکە ڕۆژە چالاکی و هەر ڕۆژە بە جۆرێک ڕێپێوانەکەن بۆ ئەوەی کە دەنگی گەلی کورد، دەنگی ئەفرین، دەنگی ئەو هاوڵاتیانەی کە ئیستا لە ژێر هەڕەشەی بۆردمانی فڕۆکە جەنگیەکانی ناتۆن کە ئیستا بە جۆرێک لە مەترسیدان دیارە ئەمە گەر زۆر ساویلکانەیەکات بڵێن فقط دەوڵەتی تورکیە خەریکە ئەم هێرشەکە. بەڵام بە بێدەنگی ئەم وڵاتانە بە بێدەنگی وڵاتانی ئەوروپایی دڵنیام یان ئەتوانین بڵێن ئەوانی شەریکن لەو جنایەتە و ئەوانی شەریکن لەو کۆمەڵکوژیە کە ئیستا بەنسبەت خەڵکی ئەفرین بەنسبەت کارتۆنی ئەفرین و شابا کە خەریکە ئەنجامەگرێت. باشە کۆماس شابازی ڕۆژنامەوان لە سویسراوە زۆر سپاست دەکەین. شەوێکی شادە دەبێت. بەڵێ بینەرانی بەڕێز بەم شێوەیەتینە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەفرین تا بە یەگەشتنەوەیەکی دیکە ئەفرین سەر دەکەوێت. شەو شەوگارتان خۆش بێت.